من ناوم بێریڤان فەهمیە 5 ساڵە تقریبان ئەم کارم کردووە. ماڵی 84م 4 مناڵشم هەیە. بیدایەت کە دەستم پێ کرد لە ماڵەوە دەستم پێ کرد. دوای چەند ساڵێکە لە ماڵەوە بینیم خەڵک زۆر ڕغبەت خواردنەکان مەکە، زیاتر نان تیری و شتمان نەکرد لە ماڵەوە. دوکانم گرت. تقریبا ساڵ و نیوە لەو دوکانە بووم. دوکانەکەم بچووک بوو ئەو کات. دوای الحەمدلله سەرەکەم ڕغبەت خەڵک زیاترە، دوکانی گەورەترم کرد. ئێستا الحەمدلله دوکانەکەم گەورەیە و هەموو شت خواردن دروست دەکەین. زیاتر یعنی تەڵەبیاتمان هەیە بۆ مەطعام، بۆ مناسەبات، بۆ ماڵان. ڕۆژانە دۆڵمەمان هەیە، کوبەمان هەیە، پیتزەمان هەیە، هەموو خواردنێک دروست دەکەین. دایک عەبدڵڵا بێ زەحمەتە و قیمەیەمان بۆ بێنە. ئەنواع کوبەمان هەیە، بزات کوبەی حەلەب و بڕۆشمان هەیە ڕۆژانە دروست دەکەین بۆ هەموو قەسابەکان مەطعەمەکان. بێجگە ئەوە لای خۆشمان هەیە، یعنی ڕۆژانە ئێمە داواکاریمان هەیە لە دوکان خۆیان دێن خەڵک ئەیبا. بەس کە بۆ ڕۆژانە بۆ مەطعەمەکان ڕۆژانە ئێمە تەڵەبێمان هەیە لەسەر کوبەی بڕۆش و برنج. ئەم کوبەی من دایمەن تاموچێژێکی تایبەتی هەیە، یعنی خەڵکەکە زیاتر ڕغبەتی ئەکات چونکە ئیشی ماڵەوەیە. ئێمە ڕۆژانە پیتزەشمان هەیە. ئێستا پیتزەی مریشکەکەم، پیتزەی مریشکمان هەیە، گۆشتمان هەیە، لەحم عەجینمان هەیە. حەسەب ڕۆژ هەیە، هین خضراواتمان هەیە، سەوسەج هەیە. بەس ئەمڕۆ تەڵەبیەکەمان لەسەر پیتزەی مریشکە. طبعا من هاوسەرەکەشم لەگەلمە، پاڵپشتی یەکەمم هاوسەرەکەم و خێزانەکەمە. ڕۆژانە بەیەکەوە ئیشەکەین، بازاریم بۆکە لە هەموو ئیشەکان یارمەتی مەدا. مناڵەکانیشم بە هەمان شێوە لە هەموو شتێک لەگەڵ من. کچەکەم بە تایبەت لە هەموو جۆرە خواردن یەکسەری دەرەچێ و ئیشەکە لەگەڵم. ئەوە دۆڵمەکەشمان لەسەر ئاگرە خەریکە کوڵێ. هاتینە سەر درناغلی. ئەمە زیاتر وشەی درناغلی کەلیمەیەکی تورکمانیە، بەس بە کوردی پەپکەی پێڵێن. ئەمە ئەبێ ئەم ئیشە بەدەست هێلکەی لێدەم، چونکە نابێ بە فڵشە و چش، چونکە بەدەستەیکەم. ئەبێ ئیلا بەدەست بیکەم شتەکە جوانتر و مرەتەبترە بێت. یعنی تەحەداتەکەم بڵێم لە کەرکووکێکە بتوانێەوە بیکە. تاموچێژی تایبەتی هەیە. ئەمش دلێمیە طبعاً. ئێمە تەڵەبیمان هەیە ئەمڕۆ، داواکاری دلێمیمان هەیە. ئەمە بۆ 4 نەفەرە، بۆ هەموو مناسەباتێ ئەتوانین دروست بکەین. الحەمدلله ئەمە تقریبا 5 ساڵەکەم ئیشم کردووە. زۆر سەرکەوتوو بۆ ئیشەکەم لەلای خەڵکە زۆر بەدڵیانە. هیوادارشم هەموو ئافرەتێک بتوانێت خۆی نیشان بدە و منیش لە داهاتووە بە تەمام مەطعەمێ بکەم گەورە بێ، هەموو خەڵک لام بێت.